ئەنفال وشەیەکی عەرەبیە لە مێژووی ئەدەبیاتی جاهلیدا هاتووە و دواتر گوێزراوەتەوە بۆ سەردەمی فتوحاتی ئیسلامی و لە قورئانی پیرۆزیشا هاتووە کە لە مانگی ڕەمەزاندا دابەزیوە و ناوی سوورەتێکە و 75 ئایەتی مەدەنی لە خۆگرێ پەیوەستە بە مەسەلەی شەڕ و دەستکەوت و کوشتار و ئەو بابەتانە لە نێوان موسڵمانان و کافرەکاندا. قسەکردن لەسەر ئەنفال ڕەهەندی زۆری هەیە، بەڵام بابەتی ئێمە لەم کۆبوونەوەیە یان لەم کۆڕە بریتێ لەوەی کە ئایا ئێمە بەڕاستی لە ئەنفال تێگەیشتوین بە پێی کۆمەڵێک معتەیات کە لەبەردەستە کۆمەلگای ئێمە حکومڕانی ئێمە تێگەیشتنی واقعی بۆ ئەنفال نەبووە، چووەک تاوانێکی نێودەوڵەتی، چووەک مەسەلەیەکی مرۆڤایەتی، چووەک بابەتێکی نیشتیمانی و نەتەوەیی. بۆیە لە دوای ئەنفال کۆمەڵگەی کوردستان ڕوبەڕووی جینۆسایدی ترە بێتەوە کە دوایینیان شەنگالە. بە دەرزوەرگرتن و بە تەجروبە لە کۆمەڵگاکانی ڕوبەڕووی جینۆساید بوونەتەوە توانیویانە ئەو ڕووداوە بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی جارێکی تر تووشی ئەو تاوانە نەبنەوە یان بیکەنە دەرفەتێک بۆ بەدیهێنانی مافە نیشتیمانی و نەتەوەیەکانیان. ئێمە ئایا ئەزانین بە حەقیقی چەند کەس ئەنفال کراوە؟ ئامارێکمان لە بەردەستە؟ نەخێر. ئایا چەند گوند بە فعلی وەکو ناو بەرشاڵاوەکانی ئەنفال کەوتووە؟ لە هەرموو گوندەکانە هەر گوندێک چەند ئەنفال کراوی هەیە؟ ئایا ئەم کارە کراوە؟ ئایا سادەترین شت مۆنۆمێنتێک دروست کراوە بۆ ئەنفال؟ نەخێر. ئایا ئەزانرێت چەند ژن، چەند مناڵ، چەند گەورە ئەنفال کرا، تەسنیف کرا ئەمانە؟ ناوەکان هەن، موالیدەکان هەن، چەند کەس لە تۆ بزاوە بوون، چەندیان لە قۆرەتوو بوون، چەندیان گوێزرانەوە بۆ نوگرە سەلمان، چەندیان بران بۆ دەشتایەکانی مووسڵ و حەزەر. هەموو ئەمانە پرسیارن کەس ناتوانێت وەڵام بداتەوە. بۆ لەبەرەوەی کاری لەسەر نەکراوە، بۆ لەبەرەوەی بەشێک نەبووە لە ئەجندای سیاسی لە وڵاتی ئێمە، بەشێک نەبووە لە وەفای نیشتیمانی